ئێمە 250 ماڵ لێرانە تقریبا 50 شەیدمانەیە یعنی هەناوە بەناوە مەرکەز شورتەی عەرەفە هەر تورکمان و عەرەبە جیرانەکان خۆمانە تەلەفۆنەکەن بۆ مەرکەز شورتە چایان بەو کوردەی ئێرە هەڵنایە ئەو کوردەی کە لێرەیە لە 195 پێشمەرگەیە هەمووی ماڵێک نەبێت دوو ماڵە بێت شەیدی و بریندارێکی نەبێت تێگەوە چەند کەمەندامانەیە هەموو لە بەرەکانی جەنگ لە تەلیوەرد و مەکتەب خالد و مەلا عەبدوڵڵا دیفاعان لە شەرەف و ناموسی تورکمان و عەرەب و کورد و ئاشوریە کرد لەم شارە هەر ئێستا ئەوانن ئەمانسکێن هەر ئەوانن ئیهانەمانەکەن هەر مەرکەز شورتەیە دێ بۆ جامە سەعات 11 شەو سەعات 12 شەو دێن کۆمەڵ هەنی وا مالە دۆ سەحەب ناموسەکەی خۆمان نین ئێکاکەی بەد پشتمان بگرن ئەوان بۆ شێوە نین ئێمە ئەوان خوان ئێماسفێنن یعنی خوان ئەمانێرن و خوان ئیهانەمانەکەن یعنی بەڕاستی ئەمە جێگای قبوڵ نییە بەس چی بکەین دەسەڵاتمان نییە تەنها کوردە ڕەشڕوتەکەیە یەک ئێستا فەرمو بڕۆجان تورکمان و عەرەبەکە بڕایمە کێشەمان نییە ئەڵین بەڵێ قانونە بە قانون هاتۆ فەرق و جیاوازی ناکە تەنها بۆ جا کوردەکە نەبێ کابرا خانووی بس عملیاتی کردووە کرێکاری کردووە چەند ساڵە پێشمەرگەیە معاشی خڕۆ کردووە هاتا بە چینکۆ بانەکەی گرتووە عەرەبەکان ملیۆنێک و 100 وەرەگرن ئای لاڤی ئۆژێن یەک نەفەر ماڵەکە داگەت بگرێت تەلەفۆنەکەی نایەن تەنانەت بانی دەرمانکەن خواوەکی لە ئەوە جاڵتاکەمە لەبەرەوەی نەڵێ حاڵێ بەدە پارەی کرێسیارەکەمانە ماڵەکەی پێدەرکەین ماڵەکەی پێبارکەین بۆ چۆ بڕۆین یاعی بەبدستانە هەمووی فەقیرە هەمووی هەژارە بۆ چۆ بڕێن یا حکومەتی بەغا تەعدا لە کوردەکە با بزانین وەختی نیمەڕۆ بوو پۆلیسی عەرەفە هەڵی کوتایە سەرم خەڵکە چینێکی فەقیر و هەژارە لەم عەرەفە مسەیەجە دانیشتووە یعنی بەچاو خۆتاوەرن بیدینن داواکەژنیان بردووە حتا شەو سجن بۆ ژن بەر نەبووە بە ڕەدی کەفالەتی 5 میلیۆن ژنەکە بەربووە ئەبێ ماڵەکە چۆڵکەی ئیجارە بە هێشتا کابرا لە ژوورەوەی بەر نەبووە ڕەدی حاکمە لێ بەرنابێ حتا خانەکانمان بۆ چۆڵ نەکەن ئێمە چیرێکی فەقیر و هەژاری کاکە بۆ چۆ بچین بە بنستانە هیچمان نە مەعاشمانەیە نە خانوومانەیە بەڵێت چینێ خانوو لە شۆراو کراوە بۆ ئاوارە نەدراوە ئێبمان دەنێ بەڵێ خۆمان چۆلەکەن ڕێن لەوێ دائنیشین بە کرێ خانوو شەدەین کرێ ئاوی شەدەین کرێ کارەبا شەدەین بابمان دەنێ ئێمە بۆ چۆ بچین ئەم عالەمە بڕێ ماڵم ناڵمانێ هەرێکە بگرێت لێمە بڕە ماڵم ناڵەیە ئەم ڕەشڕوتە بۆ چۆ بچە حکومەت تەعدا لە کوردەکات